هاوکات لەگەڵ هێرشی بەربڵاوی سوپای رووسیا بۆ ناو قوڵایی خاکی ئۆکرانیا. خولی یەکەمی گفتوگۆی ئاشتی لەسەر سنووری بیلاڕووسیا و ئۆکرانیا ئەنجامدرا. خولی دووەم چوارشەممە لەسەر سنووری بیلاڕووسیا و پۆڵەندا گرێ دەدرێتەوە. بەڵام چاودێران بە دووری دەزانن ئەو گفتوگۆیانە بگەنە ئەنجام و بە کاتکوشتنی تاکتیکی لە قەڵەمی دەدەن. ئەو کاتەی ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا بە هاوکاری ئەلێکساندەر لۆکاشینکۆی سەرۆکی بیلاڕووسیا گەورەترین مانۆڕی سەربازیان لە نزیک سنوورەکانی ئۆکرانیاوە ئەنجام دەدا، دەستگای هەواڵگری ئەمریکا CIA و کۆشکی سپی و فەرماندەی باڵای ناتۆ جەختیان لەوە دەکردەوە کە رووسیا خۆی یەکلایی کردوێتەوە بۆ هێرشی گەورە بۆ سەر ئۆکرانیا. بەڵام کۆشکی کرملین ئەو زانیاریانی بە درۆ دەخستەوە. بەڵام زانیاریەکان ڕاست دەرچوون. پوتین ڕایگەیاند هێرشەکەی تایبەتە بە هەرێمەکانی دۆنباس و لۆگانسک، بەڵام هێرشەکەی گشتگیر و هەمەلایانە بوو بۆ سەر تەواوی زەوی ئۆکرانیا. لە کاتێکدا سەرۆکی رووسیا جەختی لەوە دەکردەوە کە پێویستە سوپای ئۆکرانیا دەسەڵات بگرێتە دەست و ئەوەی ئەو پێی دەوتن نازیە نوێیەکان لە دەسەڵات دوور بخرێنەوە. بەڵام لەلایەکی تر ڕایدەگەیان مەبەستی چەکردنی سوپای ئۆکرانیا و بەسەدان بنکەی سەربازیە وڵاتەی کردە ئامانجی هێرشەکانی. لە کاتێکدا وەزارەتی بەرگری رووسیا جەخت لەوە دەکاتەوە خۆیان دەپارێزن لە بۆمبارانی خەڵکی سڤیل. بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ نەخشەی بە گرۆزنی و بە حەڵەبکردنی شارەکانی ئۆکرانیا دەردەکەوێت. بۆیە بەڵێن وتەکانی پوتین لەلایەن ئۆکرانیەکانەوە جێگەی باوەڕپێکردن نییە و خۆیان بۆ پێچەوانەی ئەو لێدوانانە ئامادە دەکەن. دووشەممە خولی یەکەمی گفتوگۆی ئاشتی لە نێوان شاندەکانی رووسیا ئۆکرانیادا گرێدرا و بڕیارە خولی دووەمیش لەسەر سنوورەکانی پۆڵەندا و بیلاڕووسیادا ئەنجام بدرێتەوە. بەڵام چاودێران بڕوایان وایە ڤلادیمیر پۆتین جێگەی متمانە نییە و تەنیا بۆ وەرگرتنی هەلی تاکتیکی خۆڕێخستنەوەی هێرشەکانێتی بۆ ناو قوڵایی ئۆکرانیا، چونکە ئەوەی بیەوێت ئاشتی بکات ئارایشی هێزەکانی ئەو نیازەی دەردەخەن. بەڵام بەپێی نەخشەکانی کۆمپانیای ماکسار کە وێنەی مانگە دەستکردەکان بڵاو دەکاتەوە، هاوکات لەگەڵ خولی یەکەمی گفتوگۆدا ئەو کاروانە سەربازیە گەورەی کە بە درێژای 5 کیلۆمەتر لە بیلاڕووسیاوە کەوتبوونە ڕێ لە ماوەی 24 ساعتدا مەودایان لە کیڤی پایتەختەوە لە 72 کیلۆمەترەوە کەم کردوێتەوە بۆ 27 کیلۆمەتر. ئەوەش ئەو ڕاستیە دەچەسپێنێت رووسیا دەوێت بە ناوی گفتوگۆی ئاشتیەوە خۆی ڕێک بخاتەوە بۆ هێرشی گەورە و بەربڵاو. تەنانەت هەندێک لە چاودێران دەڵێن لە دوای خۆڕاگری چاوەڕوان نەکراوی سوپای ئۆکرانیا و هێزە هاوتەری بە خۆبەخشەکانی ئەو وڵاتە فەرماندەی سوپای رووسیا بە جۆرێک غافڵگیر بووە بۆ ڕێخستنەوەی پێویستی بە تاکتیکی ئاشتی کاتیە تا سوپای ئۆکرانیا لە بەرگری خاو بکاتەوە. بەڵام خۆ ڕێخستنەوەی سوپای ئۆکرانیا لە دوای لێدانی بنکە و بارەگاکانی و گەشتنی سەرەتای یارمەتی وڵاتانی ناتۆ و ئەو پشتیوانە سیاسی و دیبلۆماسی و سزا و گەمارۆ گەورانی خراوەتە سەر رووسیا، ورەی سوپا و خەڵکی ئۆکرانیای بە جۆرێک بەرز کردوێتەوە کە چاوەڕوان دەکرێت بۆ جارێکی دیکە خاکی ئۆکرانیا ببێتە ئەفغانستانێکی دیکەی سوپای رووسیا و ئاکامەکەی لێک هەڵوەشان و پارچە پارچەبوونێکی دیکەی ئەو وڵاتەی لێ بکەوێتەوە.